سڵاوتان لێبێت هاوڕێیانی خۆشەویست، هیوادارم هەموو لایەکتان باش و تەندروست باش بن. لەم فێرکاری ئەم جارەدا باشم زانین باس لەمە بکەم چۆن بتوانین ڤیدیۆی فەیسبووک دابەزین کە زۆرێک کەس داوایان دەکرد. لەگەڵم بن لەم ڤیدیۆ ئەم جارەدا باس لەوە دەکەین چۆن بتوانین ڤیدیۆی فەیسبووک دابەزین. با بڕێنە نێو فێرکاریەکە. ئەگەر بێت و ئێمە ڤیدیۆیەک بهێنین جا هەر ڤیدیۆیەک بێت یەکێ لە نیعمەتە گەورەکان بە زۆر پێنێت بە ڕای داوڵۆدکردنەکە بە ئەو ڤیدیۆیە ئەم سێقەتەدا بگرین، پێویستە ئەم سێقەتەی ئەم بەشەوەدا بگرین کە سێ نۆختەکە داگرت کۆپی لینکدا بگرین، کۆپی لینک هەروە دەبین لینک تو پاست کۆپی دینە دەرەوە دەڕۆینە بەشی گۆگڵ کڕۆم. لە بەشی گۆگڵ کڕۆم دەنووسین چی fbdown تەنها ئەمەنە بنووسە بەسە. هەروە دەبینی ئەمەم بۆ ئەم لینکە دائەگرین fbdown دێین لێرە لینکە پاست ئەەکەین کە پاسمان کرد داون دائەگرین. بەڵێ خۆشەویستان لێرە دەڵێ داونلۆدی ئەەکەی بە ڤیدیۆ کوالیتیەکەی نۆرمال بێت واتە دیقەی ڤیدیۆکە یان ئەوەتە داونلۆدەکەتە ڤیدیۆکە HD بێت. جا تو هەر کاوەکەت حەز لێ بوو دای بگرە و داونلۆدیکە. من حەز ناکەم ڤیدیۆکە داونلۆد بکەم تەنها بۆ فێرکاریەکە من کردم و لێرە تەبعاً هەمیشیش پێ دیسکریپشنەکە ئەو جۆرە شتانەش پێ دەرێ. بەڵێ خۆشەویستان بە هیوای سوود بۆ هەموو لایەک هیوادارم سەبسکرایبی چەناڵەکەم بکەن وەرد تەکنەلۆجی ئەوەش چەناڵەکەمە وەرد تەکنەلۆجی. سپاس بۆ هەموو لایەک تاوەکو ڤیدیۆیەکتر خواتان لەگەڵ.